دەرەنجامی پلانە یەک لە دوای یەکەکانی ڕژێمی بەعاز کە لە سەرانسەری کوردستانەوە بە تایبەتی لە سنووری هەڵەبجە و شارەزور و هەورامان دوای قۆناغی کە ئەوەی کە ڕاگواستنی سنوورەکان دەست پێکا ڕژێم لە ساڵی هەشتا تا دەسەکات بە ڕاگواستنی ئەو لادیانی کە لە دەوروبەری هەڵەبجە و هەورامان و قەزای سەی سادقا بێ بۆ ئەوەی چالاکیەکانی هێزی پێشمەرگە بۆ ئەو فشاری کە لەلایەن هێزی پێشمەرگەوە کە لەسەر ڕژێم دروستە بێ بۆیە خەڵک لە بەرپەرجدانەوەی ئەم ڕفتارانەی ڕژێمە سنووری شارەزور و هەڵەبجە و هەورامان ڕاپەڕینی جەماوەری سازەکەن و لە ئەنجاما ڕژێم بە هەلیکۆپتەر لەو کاتاوە گرتنی خەڵک کۆمەڵی خەڵک بریندارە بن و کۆمەڵی خەڵک ئەگرن لە ئەنجاما زیاد لە 6 هاوڵاتی لە سنووری هەڵەبجەی و شارەزور و هەورامان و سەی سادقا شەهید دەبێ بە دەرەوە کۆمەڵک لەم بە خەڵکانە بە برینداری ئەبرێنە نەخۆشخانەکان لەو کاتەدا زیینە بەچاڵەکرێن بەداخەوە زروفی ئەمڕۆی کوردستان بەهۆی قەیرانی کۆرۆناوە نەمانتوانی ئەمساڵ وەکو پێویست ئەو یادە بەرز ڕاگرین بەڵام ئەمە ناکات ئێمە کە ڕووداوێکی یاخود ڕاپەڕینی ئەم سنوورە لە بەرچاو نەگرینی وا شەهیدەکانمان لەبیر نەبێ